بابەتێکە من لە خزمەتتاناوم بابەتی بەڕەسی ئەخلاقی شخصیەت و کەسایەتی سەلاحەددینی ئەیوبی ڕەحیمەهو الله. بەر لەوە بڕۆمە سەر نمونەکان حەزەکەم وەکو پێشەکی شتێکتان عەرز کەم، ئەویش ئەوەیە ئێمە وەکو موسڵمان تەبعەن ڕۆژێک 17 جار لە خوای گەورە داوا ئەکەین خوایە بمان خەسەر ڕێگەی ئەو کەسانە کە نیعمەتت بەنسیب کردوون. و یەکێ لەو شتانە، یەکێ لەو هۆکارانە، لەو عامیلانە کە کاریگەرە لە سڵامەتی شەخسیەت و ڕەفتاری ئینسانە قودوەکانن، ئەوەی کە چاوی تێ ئەبڕی ئوسوەکانن. ئەگەر ئینسانێک لە ژیانی تاکەکەسی خۆی و لە ژیانی کۆمەڵایەتیە ئوسوە و سەرمەشقی ژیانی لەگەڵ بیر و لەگەڵ بۆچوون و کەڵکەڵەی دەرونی یەک نەگرێتۆ، تەبیعەتەن لێکترازان و کەژی دروست ئەوێت لە ڕەفتاریە. ئەمە کە ئێمە کەسانێک هەڵ ئەبژێرین وەکو ئوسوە، کەسانێکن کە لە ئەزموونی دینداری و پیاوەتی و جوامێریە سەربەرز بوون و جێی شانازی بوون بۆ خۆیان، بۆ دەوڵەتیان، بۆ کەسوکاریان، بۆ ئومەتیان. ئەمە خۆی زۆر جێگەی دڵخۆشیە و نیشان ئەدا کە ئێمە ڕێگەکەمان چاک بینیوە و پشکنینەکەمان پشکنینێکی دروست بووە. لە خوای گەورە داواکارم کۆمەکمان بکە هەمیشە ئوسوە و سەرمەشقەکانمان ئینسانانی ساڵح بن و شوێنکەوتووی ئەوان بین. مەطلبی دووەم ئەخلاق، بێجگە لەوە کە ئێمە وەکو ڕێبەرێکی سیاسی چاوی لێ بکەین، ئەخلاق واتای ژیانی ئینسانیە. ئەو شتەکە ئینسان لە ئەو باقی بوونەوەرەکان جیا ئەکاتۆ ئەخلاقە و معنای حیاتی ئینسانی، ژیانی ئینسانی یعنی بە ئەخلاقی زندگیکردن، بە ئەخلاقی ڕەفتارکردن، دروست هەڵس و کەوتکردن. ئەمە معنای وایە کە ئەخلاق یعنی ئەو شتەی کە ئینسان ئەبێ بە شوێنیا بگەڕێ و ئەبێ کەڵکەڵە و ورکەی دەرونی گشت کەسێک بێ. بێجگە لەوە ئەخلاق هۆکارێکی نفوزە لە ناو کۆمەڵگا. هەر کەسێکە لەباری ئەخلاقی وە بەرز بێت، دروست بێ ڕەفتاری، ئیتر خەڵک سیر ناکا بزانێت بیر و بڕوای چۆنە. ئەوەی کە دڵسۆزی تیا بێ، ئەوەی کە خەمخۆری تیا بێ، یەکێ لە عەواملی نفوز وەکو عیلم، وەکو دەسەڵات، وەکو هونەر، وەکو زمان و قسەزانی. ئەوەی کە ئەخلاقی بێ یەکێ لە گەورەترین عەواملی نفوزی بەدەستە. تۆ کە خزمەت و پیاوەتی و بۆ کەسێک ئیتر ناپرسێ دینت چییە، مەزهەبت چییە، لە کام خەڵکی، یعنی حوبی تۆ، خۆشەویستی تۆ دڵی ئەگرێ با ئیقراریشی پێ نەکات. و هەمیشە ئەوەی کە لە ئەخلاقا لەسەروتر بووە هەمیشە زاڵ بووە لەباری لە گشت بارێک و لەباری ئیجتیماعی و کۆمەڵایەتی. و ئەلئان ئێمەش لە تەجروبە و ئەزموونی ژیانی خۆمانە ئەگەر تۆزێ بیری لێ بکەینەوە و ژیانی ڕابردوومان ببشکنین، کەسانێک هەن کە لەوانەیە لەباری فکری و لەگەڵ ئێمە دژایەتیان بێت، بەڵام چون پیاو بوون، دروستکار بوون، لێهاتوو بوون، حسێکی هەستێکی دەرونی ئێمەی وادار کردووە کە ڕێز و ئیحترامیان لێ بنین. جا سەلاحەددینی ئەیوبی وەکو مامۆستا عەبدولفەتاح مورۆ ئیشارەی کرد، پێش هەموو شتێک ئینسانێک بوو. ئەم ئینسانە وەکو پەیغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت بەینە خەمسە شەدائیدە، نەفسی هەیە، شەیتانی هەیە، غوروری هەیە، دژایەتی دیگەران کار ئەکاتە سەری. یعنی دیارە سەلاحەددینیش لەباری ئەخلاقی و ئینسانێک بووە وەک ئێمە. ممکنە تووشی لادان بوو بێ، ممکنە بە دژایەتی و بە شەڕێکی گوڕای گوڕ و مستەمەڕ لەگەڵ نەفسی خۆیا و لەگەڵ مغریات و لەگەڵ ئەو شتانە توانی بێتی ئەو کەسایەتیە دەستخات. پس ئێمە سەلاحەددین وەکو ئینسانێک ئەناسین کە لەوانەیە خەتایەکیشی بوو بێ، لەوانەیە لە ڕەئیشانەی پێکا بێ، و بە کۆی گشتی ئەمانەوە سەلاحەددین ئەبێ بە قودوە و بە ئوسوەیەک بۆ ئێمە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانە سەلاحەددین بەر لەوەی کە حاکمێکی سیاسی بێ، بەر لەوە مدیرێک بێ کە خەڵک لەبەر دەسەڵاتەکەی سەریان خەواند بێ بۆی، لە ترسی زۆری سپا و زۆری بازووی گوێڕایەڵیان کرد بێ،
سەلاحەدین بە ئەخلاق و بە ڕەفتاری جوانی دڵی خەڵکی ڕاکێشا بوو، فەتحی دڵەکانی کردبوو و پێش هەموو شتێک لە ناو سوپاکەی خۆیان سەلاحەدین قودوەیەکی ئەخلاقی بوو. ئەگەر گەرەکمان بێ یەکەم تایبەتمەندی ئەخلاقی سەلاحەدین دەستنیشان بکەین، ئەوەیە کە سەلاحەدین ئەکرێ بە زمانی کوردی بڵێن خۆی ژەندوو بە عیبادەت و بە زیکری خوای گەورە. سەلاحەدین بە تەواوی وجودی و ئینسانێکی خواپەرست بوو، بە تەواوی وجودی و وەکو پەیغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت جوعلت قڕة عینی فی الصلاة. سەلاحەدین نوێژ ڕووناکی چاوی بوو، فێنکایی دڵی بوو. مورخین نەقڵەکەن لێ ئەوانەی کە لەگەڵیا بوون، چونکە ڕووداونووسی لەگەڵا بوو، وەکو قازی ئیبنی شەدادی مەوزیلی ئەفەرمێت لە وەسفی سەلاحەدینە، ئەفەرمێت کە سەلاحەدین هەمیشە نوێژی لەسەری وەختی خۆیان ئەکرد، لەم یؤخر صلاة عن وقتها ولا صلى إلا في جماعة. زۆر مهمە لەگەڵ ئەو هەموو سەرقاڵیە، لەگەڵ ئەو هەموو هەڕەشە، لەگەڵ ئەو هەموو ئیش و کارا کە ڕوویتی ئەکرد، سەلاحەدین نوێژی سەری وەختی تەرک نەکرد. و بەڕاستی هەر ئینسانێ وابزانم یونسی کوڕی عوبەیدە لە تابعین ڕەحیمەه الله ئەفەرمێت هەر کەسێ دوو شتی دروست بوو، دامەزراو بوو، دینیشی دامەزراو، یەکەم نوێژ و دووەم زمانی. نوێژ ڕێگەی پەیوەندیە لەگەڵ خوای گەورە. ئەگەر کەسێک خوای لەبیر نەچوو، ئەگەر کەسێک لە نوێژا دامەزراو بوو، ئەگەر کەسێک نسبەت بە نوێژەکەی ساهی نەبوو، تەبیعەتەن دیارە پەیوەندی لەگەڵ خوای گەورە پەیوەندیەکی قایم و قرس و محکەمە، و دیارە پەیوەندی لەگەڵ خوایە ئەسڵ و سەرچاوگەی هەموو خێرێک. بۆ ڕۆژوو سەلاحەدین لەبەر نەخۆشی و لەبەر بڕێ عوزر کە هەیبووە لە شەڕ و لەوانە بڕێک جار بە عوزری شەرعی ڕۆژووی نەگرتووە، بەڵام کاتیبەکەی خۆی دوایی لەو نزیکانی مەرگیە وادار کردبوو کە ئەو ڕۆژوانە هەموو قەزا بکاتەوە و ئەی ژمار بۆی کە ئەوە نەدگرتووە 45 ڕۆژ 46 ڕۆژ بۆ ئەوە بتوانێت ڕۆژوەکانی قەزا بکاتەوە. سەلاحەدین کەسێک بوو وەکو سوڵتانێک، وەکو دەسەڵاتدارێک، بەڵام وەکو دەروێشێکی هەورامان ئەچوو بە پێری حەجاجەکان. وا بزانم خۆی نەیتوانێ حەج بکاتە جێگەیەک لە بیرمە، کەڵکەڵەی حەج لە دڵیا بوو، بەڵام کە حەجاجەکان ئەهاتنەوە ئاوایە بە گریانەوە ئەچوو بە پیریانەوە استقباڵی لێ ئەکردن. یعنی سەلاحەدین لەباری عیبادی و ئینزیباتێکی تەواوی بوو. وإن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا. أوي پروردەی شەو بێت، ئەوەی ئەهلی شەو نوێژ بێت، هەم هەنگاوەکانی دامەزراوتر و ڕێکترێکە و هەم قسەکانی چی قسەی ڕێک و پێکتر و دروستتر و دامەزراوترێکە. ئەگەر ئەوەی بی ئەوێت ئەخلاقی جوانی ببێ، ئەبێ بە ئاداب و بە عیبادات و بە نوسوکی ئیسلامی وە خۆی ڕابگرێت، چونکە زامنی شەرافەتی ئینسانی و سڵامەتی ئەخلاقی پەیوەندیە لەگەڵ خوای متعالە. ئەمە وا بزانم سەرەکیترین هۆی سەرکەوتنی سەلاحەدینە لە ژیانە. یەکێتر لەو شتانەی کە لای ئێمە تۆزێک لەم زەمانە بەری تەسک بووەتۆ ئەوەیە کە سەلاحەدین ئەخلاقەکەی ئینزیباتی ئەخلاقی، تەعەهودی پابەندبوونی بە ڕێسا ئەخلاقیەکانەوە، یعنی شعاعی درێژ بوو، هەموو کەسێکی دا ئەگرت. ئەخر قاعدەیەک هەیە لە ئەخلاقا پێی ئەڵێن قاعدەی زێڕین، القاعدة الذهبية، ئەویش ئەوەیە کە ئەحب للناس ما تحب لنفسك. گشت ئینسانێک بەپێی ئینسان بوون و بەپێی ئەوەی لە هەوێنیان خەیر و باشی هەیە، ئەهلی جوانیەکانی ئەخلاق بووە، ئەهلی فەزائیل بووە، بەڵام عیبی ئینسانەکان لەوایە کە شعاعی ئەخلاقیان، تیشتی ئەخلاقیان هەر بۆ خۆیان بووە، یا بۆ هاودینی من، یا بۆ هاومەزەوی من، یا بۆ هاوحیزبی من، بۆ ئەو شتانە بووە. بەڵام سەلاحەدین پابەندبوونی ئەخلاقیەکەی، ڕەحمەکەی، عەداڵەتەکەی غەیری خۆیشی ئەگرتەوە،
بۆ کەسێکیش کە هاودینی نییە سەلاحەدین ئەهلی عەداڵەت بوو، ئەهلی ڕەحم بوو. نمونە زۆرە لێرە ئەفەرمێت ئیبنی شەدادی مەوسیلی رسل الانكتار لا تنقطع في طلب الفاكهة والثلج. ئەفەرمێت ئەهاتن داوای میوەیان ئەکرد لێی و داوای بەفریان ئەکرد بۆ سپای سەلیبیەکان. بعد ئەفەرمێت کە ووقع عليه في مرضه شهوة الكمثرى والخوخ. فەرماندەی سپای سەلیبیەکان لە نەخۆشینێکە حەزی بوو لە هەرمێ و لە قۆخ، داوای ئەوەی ئەکرد. فكان السلطان يمده بذلك. ئەمە زۆر مهمە، یعنی لە بەرزاییەکی ئەخلاقی وە شەڕی پیس نەبوو، شەڕێکی پاک بوو، شەڕێکی پیاوانە بوو، دژمنێکی مرد بوو. لە پاڵی شەڕەکە شەخسیەت و بەرزی ئەخلاقی خۆی لەبیر نەئەچوو. سەلاحەدین ئەسیریان کە ئەگرت ئەوەی ڕیشی سپی بوو، سەلاحەدین ئەیود لەبەر ڕیش سپی بوونەکەی ئازادی کەن، خەرجی ڕێگەی پێ بدەن با بڕوە. چەند جارکاری ئاوایی کردووە، ڕێزی داناوە لە پیرەکان، لە مناڵەکان. سەلاحەدین یەکێتر لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە دنیانەویست بوو، دەسەڵاتی نەگەرەک بوو. وەختێک کە مرد 47 دیناری لە شوێن جێما بوو. کەسێک کە سولتانی میسر و شام بێ 47 دیناری لە شوێن جێما بوو، کە قەسرێکیان بۆ دروست کرد بوو پارێزگاری دەمەشق، وتی ما كنا لنجلس في هذا المكان إلى الأبد، من دانانیشم لە ناویە. فهذا المنزل لا يصلح لمن يطلب الموت یا يطلبه الموت. ئەمە ناشێ بۆ ئەو کەسەی کە مەرگی لە شوێنە. صلاحەدین ئیبنی شەداد ئەفەرمێت كنت ما أظن عنده شهوة. ئەفەرمێت هەر چێشت و خۆراکی حاضر بووە ئەی خوارد. ئەفەرمێت جارێکیان شیر برنجێکیان بۆ هێنا، زۆر بە لەزەتەوە خواردی، من تەسەورم ئەو بوو کە ئەم پیاگە شەهوەتی تیا نەماوەیتر بۆ چێشت و خۆراک و چڵک و لێس و ئەو عادەتانەکەوە ئەبینرێت لە لای دەسەڵاتداران. سەلاحەدین عەداڵەتەکەی وا بوو، کابرایەک بە ناوی عومەری خەلاتی شکاتی لێ کرد. سەلاحەدین چوو بۆ دادگا، زۆر مهمە، وەکو حاکمێک. ئاخر لە فەرهەنگی عەشایریە چوون بۆ دادگا عەیبە. یەکێ لە تایبەتمەندیەکانی نظامی حقوقی لە کۆمەڵگا بەدەویەکانە ئەوەیە کە چوون بۆ دادگا عەیبە. تۆ زمانی پیاوی کە خۆت حەقی خۆت بسێنی، یعنی شکاتکردن و داخوازیکردن، یعنی تۆ ژێردەسەی. بەڵام سەلاحەدین وەکو سولتانێک ئەچوو بۆ دادگا لەگەڵ ئەو کەسا کە شکاتی لێ کرد بوو. سەلاحەدین یەکێتر لە خصوصیات و تایبەتمەندیەکانی ئەمە بوو کە ئەهلی سازان بوو لەگەڵ خەڵکە. لە دەسەڵاتی خۆی سوء ئیستفادەی ناکرد زۆر و دەسەڵاتی خۆی بنوێنێ، بەڵکو كان كثير التغافل عن أصحابه يسمع من أحدهم ما يكره ولا يعلمه بذلك ولا يتغير عليه. قسەی خراوی ئەبیست لە هاوڕێکانی، بەڵام خۆی ناکرد بە خاوەنی ئەو قسە، مجازاتی ناکردن. وەسیەتی ئەکا بۆ یەکێ لە کوڕەکانی کە 6 حەوخەتە، لە یەکێ لە قسەکانی ئەفەرمێت کە وما بلغت إلا بمدارات الناس. نەگەیشتوم بە ئەم پلە و پایەکە هەمان بێجگە بە سازان لەگەڵ خەڵکانە بێ، خۆی تووشی کێشەکردن لەگەڵ خەڵک و شەڕ و ئاژاوە ئەوانە ناکرد، تا جێگەیە بۆی بکرایە لەگەڵ خەڵکە ئەسازە. یەکێتر لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە ئەهلی پرس و مەشوەرەت بوو. زۆر جار ئەم عیبارەتە ئەبێنی لە کتێبە مێژوویەکانە کە ئەفەرمێت أحضر الأمراء وأصحاب الرأي فشاورهم، کە مەسئلەیەک پێش ئەهات ئەوانەی لە دەوریا بوون، زانا بوون، کۆی ئەکردنەوە و بڕیاری تاکە کەسی نەئەدا، و ئەمە بێگومان یەکێک بووە لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەم پیاوە بەرزە.